حمل لنا زانكوی سليمانیم کەمپی تازە کە لێرە ڕۆژی زمانی دایک بەرز ڕادەگیرێت بێگومان 22 هەموو ساڵێک 22 شوباتی هەموو ساڵێک دەست نیشان کراوە بە ڕۆژی زمانی دایک وەک ئەزانین زمان شوناسی هەر نەتەوەیەکە بۆیە گەلی کوردیش بێبەش نییە لەم ڕۆژە گیانیە و ئەم ڕۆژە بەرز ڕادەگیرێت بەرز و شکۆ ڕادەگیرێت بە خۆشحاڵیەوە بەشی زمانی کوردی کۆلێژی پەروەردەی بناڕات چەند چالاکێکیان بۆ ئەم ڕۆژە تەرخان کردووە وەک ئەبینین لە سەرجەم ناوەندەکانی خوێندن و بە خۆشحاڵیشەوە لە ناوەندە ئەکادیمیەکانە کە ئیسا من لە نێو ناوەندی ئەکادیمی زانکۆی سلێمانیم لێرە لەم بەشە لە هۆڵی دکتۆر ئیسماعیل بێشکچی چەندین پانێڵ و چەندین سیمیناری تایبەت چەندین کۆڕی و شعری تایبەت بەم ڕۆژە ڕائگەنرێت لەلایەن کەسانی پسپۆڕ و ئەو کەسانی کە تایبەتمەندی و پسپۆڕیەتیان هەیە لەم بوارەیە ئەم ڕۆژە بەرز ڕادەگرن لە هەمان کاتە کارێکی تایبەت لەلایەن خوێندکارانی خۆشەویستەوە خوێندکارانی قۆناغی چوار تایبەت بە بینەی ناو زانکۆی سلێمانی و پێشکەشکردنی چەندین کتێب لەلایەن بەشەوە بۆ ئامادەبووان بە تایبەت بۆ خوێندکارانی کەم دەرامەت ئامادە کراوە لەگەڵ ئەوەشە هاوکات پێشانگایەک تایبەت با کاری فۆتۆگرافی کا گزارشە لەوەی کە خوێندکارانی خۆشەویست خۆیان کاریان کردووە لەسەر ئەم بابەتە بۆی بە خۆشحاڵیەوە ئێساچمە لای میوانەکانم کا چەندین میوان لەم بەشی پرۆگرام لەگەڵمانایە بە خۆشحاڵیەوە زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر بێستۆن حەسەن ئەحمەد کا بەڕێزان بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە بەبزانین تایبەت بەم ڕۆژە گیانی ڕۆژی زمانی دایک پەیامیان چیە ئەچینە لای بەڕێزیان دکتۆریان دووبارە سلااو لەبێت بەمان بەخشە بۆی کێشێکی تەکنیکیەوە لەو کاتەیە ئەوەستین ئێستا ئەگەڕێنەوە لای جەنابەت باسی ڕۆژەکەمان بۆ بکەیت چۆن ئەم بەدەست ئەمانجی ئێوە لە سازکردنی سەرجەم ئەو پانێڵ و ئەو چاقی کە تایبەت بەکردنەوەی پێشانگایەک و تەرخانکردنی ستاندێکی تایبەت بە پێشکەشکردنی کتێب لەلایەن بەشەکەتانەوە ئاماشتان لێی چی؟ ڕۆژی 22 شوبات ڕۆژی زمانی دایکە ئێمە ژوەکو بەشی زمانی کوردی ببوورە کە با بڵین پێمان باش بوو ئەمڕۆ وەکو بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەی زیندوو بکەینەوە کۆمەڵک چالاکیمان هەیە لە ئەمڕۆیە پێشانگایەکی کتێبمان هەیە کۆمەڵک وێنەی فۆتۆگرافیمان هەیە کاری دەستی خوێندکارەکانمان هەیە کە نمایشمان کردووە پانێڵێکی زانستیمان هەیە کە لە 4 سیمیناری زانستی سیمیناری زانستی سێ پرۆفیسۆری بەڕێز پێشکەشی دەکەن دواتر کۆڕێکی شعریمان هەیە کە دوو مامۆستای خۆمان پێشکەشیەکەن وەکو کۆتا چالاکیش هونەرمەند بۆکان هەورامیمان بان کردووە کە بە هەندێک هۆنراوی ڕەسەنی کوردی بەشدارە بێت لە گۆرانی لەگەڵمانە. دکتۆر گیان ئەمێ پرسیاری ئەوە بکەم ئایا سازکردنی پانێڵ سازکردنی چەندین سیمینار و کۆڕی شعری و بەستنی چەندین کۆڕ و کۆبوونەوە لەم ڕۆژە تایبەتەیە تەنها بەسە بۆ بەرزڕاگررتنی ڕۆژی زمانی دایک یان بە پێچەوانەوە ئێمە بە هەنگاوێکی نوێ بتوانین لە ناوەند لە سەرەتای دەستپێکی خوێندنە بتوانین منداڵەکانمان کە ئەچنە قۆناغی سەرەتایی لەو کاتەوە بتوانن زمانی دایک بکەن بە زمانێکی ستانداردی خوێندنیە. یەکێک لە پانێڵەکان یەکێک لە سیمینارەکان کە خۆم پێشکەشیەکەم تۆزەکەی تر ئەوەیە کە چۆن نەتەوە پلانی هەبێت بۆی زمانەکەی بکە بە زمانێکی بەهەیبەت لەم چوارچێوەیە کۆمەڵک هەنگاو هەیە بێ بگیرێتە بەر ئەویش ئەوەیە کە بێ زمان بکەی بە زمانی خوێندن زمان بکەی بە زمانی دادگاکان کۆمپانیەکانی دروستکردنی خۆراک کۆمپانیا فڕۆکەوانیەکان هەر هەموو ئەمانە پابند بکەی کە بە زمانی کوردی بەکاربهێنن قسەیەکی گابرێل گارسیا مارکیز هەیە ئەڵێت ئەگەر کڕیار بووی دەبێ هەمووان زمانت بزانن ئەگەر فرۆشیار بوو ئەبێ زمانی هەمووان بزانیت ئێمە بەداخەوە لێرە کڕیارین پارەمان پێەیە بەڵام لە بریەوەی خەڵک زمانی ئێمە بزانێ ئێمە زمانی خەڵک ئەزانین مامۆستا هەیە لەم شاری ئێمە 20 ساڵە مامۆستایە تا ئێستا فێری ئەوە نەبووە بتوانێت مامۆڵەیەکی شیاو لەگەڵ خوێندکارەکان بکە بە زمانی کوردی زمانی نەتەوەی خۆی بەکارێنێ کە زمانی عەرەبیان تورکیە یان فارسیە بە هیچ شێوەیەک ئامادە نییە ئێمە چۆن وا بکەین هەیبەت بۆ زمانی کورد و شکۆ بۆ کەسیەتی کورد بگێڕینەوە کۆمەڵک پلان هەیە پلانەکان لە چوارچەوەی سیمینارەکە عەرزەکەین کابێ حکوومەت دەستگاکانی
دکتۆرگیان پانێڵێکی زۆر تایبەتیش خۆت پاشکەمێکی تر پێشکەشێکی بە ئامادەبوانی خۆشەویست اینجا پێم خۆشە ئەم کتێبی کە لە بەردەستی ئێمەیە بابەت و تەکنیکی خواستراو لە ڕۆمانی کوردی باشووری کوردستاندا کە ئەمە بە خۆشحاڵیەوە زۆر بەڕێز مامۆستا بێستون عارف عەزیز ئامادەی کردووە اینجا پێم خۆشە لە زاری خۆتەوە باز لە تەواوی ئەگەر ئەم کتێبە گەر وەکو زانیاریەک لەلات بێت ئێوە چۆن بیرتان کردەوە ئەمڕۆ لە ڕێگەی ستاندێکی تایبەتەوە بە خوێندکارانی خۆشەویست بە ئامادەبوانی خۆشەویست کە لەم ڕۆژەیە ئامادەن بتوانن زیاتر خوێنەری ئەم کتێب و تەواوی ئەو بابەتانە بن کە تایبەتە بە ڕۆژی زمانی دایک زیاتر گرنگی بن بەو بابەتان. خۆی یەکێک لە چالاکیەکانمان کردنەوەی پێشەنگایەکی کتێبە لە دەرەوەی هۆڵەکە لە دەرەوەی هۆڵی ئیسماعیل بێشکچی لە چوارچەوەی ئەم ساڵۆنەیە لە ناو کردنەوەی پێشەنگای کتێبە کە شاکەوەکو چالاکیی کللتوری فەرهەنگی و ڕۆشنبیری یەکێک لە مامۆستا بەڕێزەکانمان کە بڕیاردەری بەشە کتێبێکی تازەی لەژێر چاپا بوو کە چاپەکەی تەواو بوو بڕیاریە کتێبەکە بفرۆشێت بە هەر کەسێک کە ئێوێ بە نرخێکی گونجاو بەڵام داهاتەکەی بۆ خوێندکارانی کەم دەرامەت بێت یعنی کەمە هەنگاوێکی زۆر گەورە و گرنگە دڵنیام داهاتێکی باشی شیە بێت ئێمە خۆمان لیژنەمان هەیە خوێندکاری کەم دەرامەت و پرۆژەی ڕۆشنبیری پێ بەسەراکەینەوە. خۆش بێ دکتۆرگیان دوا کۆمنتی تۆ دوا پەیامی تۆ چیە لەسەر ڕۆژی زمانی دایک بۆ ئێمە بۆ بینەرانی خۆشەویست؟ یەکێک لە پێناسەکانی نەتەوە ئەوەیە کە کۆمەڵی خەڵک بەرژەوەندی هاوبەش کللتوری هاوبەش ئاینی هاوبەش یەک زمان کۆیان دەکاتەوە. من ئەڵێم ئەوانی کە هەمویان فەوتاون کللتور لەژێر چنگی ڕۆشنگەری و ئەولەمەیە بەرەو هەڵوەشانەوە چووە نیشتیمان پرد بووە نیشتیمانمان داگیر کراوە بەرژەوەندی هاوبەش نەماوە ئاین بە هەمان شێوە پایەکانی لەلایەن ئەولەمەوە با بڵین خەریکەتیا ئاچێت خەڵک ئەمڕۆ سەربەستە خۆی چه ئاینێک هەڵەبژێرێت ئەوەی کۆمانەکاتەوە زیاتر زمانەکەمانە بۆیە کورد نەتەوەیکی زمانیە وەک لەوەی نەتەوەیکی نیشتیمانی بێت چکە ئێمە بەردەوام خاکمان داگیر ئەکرێت خاکمان کەم ئەبێتەوە بەڵام هەرماوین و نەفەوتاوین نەتەوەی تر هەبووە لە جیهانە بەهۆی نەمانی زمانەکەیەوە خۆشی نەماوە بۆ نمونە فینقیەکان بۆ نمونە قبتیەکان ئێستا نووسەر هەیە لە میسرازان ئەڵێ زانم من قبتیم بەڵام لەبەرەوەی زمانەکەم نەماوە من ناتوانم شانازی بە قبتی بۆنی خۆمەوە بکەم لەبەرەوە کوردی بوونمان بە کوردی قسەکردنمان کە بە تەمای نەمە حەملەیەکی گەورەی بۆ بکەین مناڵی کورد ئەبێت دیسان ئاشنا بێتەوە بە زمانی کوردی و ئەبێت مرۆڤی کورد ئاشنا بێتەوە بە کەسێتی خۆی شانازی بە خۆیەوە بکە شانازی بە زمانەکەیەوە بکات اینجا ئەو کاتە ئێمە ئەتوانین یەکێک لە پایەکانی دروستکردنی نەتەوە کە زمانە بڵند و شکۆڕاگری. سپاس بۆ ئەو وتە جوانانت بۆ ئەو پەیامە جوانانت دکتۆریان سپاس بۆ پەیامەکانت اینجا بەخێرهاتی سپاس بۆ ئامادەبوون لەم بەشی پرۆگرام لەگەڵمان بووی جا ئێستا ئەچینە لای خوێندکاری خۆشەویست کە لە قۆناغی چوارە کاری کردووە لەسەر پرۆژەیەکی زۆر تایبەت پێم خۆشە بچمە لای خۆی سڵاو لێ بێتۆم کاتت باش بێ ئەم ڕۆژەت لێ پیرۆزەکەم. سپاسی کورسات دەکەم کورسات دەنگی هەمووانە لەگەڵەوەیشە خۆشببختانە پیرۆزبایی ڕۆژی زمانی کوردی لەسەر تاسەری هەموو کورد لە جیهانەکەم هەڵبەتە شانازیەکەم کە خاوەنی زمانی کوردیم هەڵبەتە زمانی کوردی واچۆ بە کەپۆڵمەوە کار بۆ کاری دیزاینی هەندەسیش بەرم دیارە ئەوە نیشانەی کوردبوون و زمانی کوردیمە کە ئێمە توانیمانە فراوانانە بیر بکەینەوە دەست بۆ کارێکتر بووم کە جیاوازتر لە بوارەکەی خۆم ئێستا خۆم و هاوژینەکەم شەوکەت بابان خۆم بەناوی پشکۆ محەممەد ڕۆستەم خوێندکارین لە قۆناغی چواری کۆتایی بەشی بنەڕەتی کوردی بنەڕەتی بە پێویستم زانی دەواازەی زانکۆی سلێمانی بەم شێوە ئەنجام دەم ئەو ڕۆژەی کە هات مەژورەوە لەو دەرگایەوە کە چوو مەژورەوە وا خەریکە ئێستا لەم دەرگایەوە دێمە دەرەوە ئەمەوێ ئەوە بە هەموو یاوەرەکانم بە دکتۆرەکانم ئەوانەی کە منیان ڕاهێنا لەسەر زمانی کوردی خۆشببختانە ئەوی کە وەرم گردیا من وەفام هەبێ بۆی کە بتوانم کارێکی وا لە ئایندەدا پێشکەش بە بەشەکەم بکەم بەشەکەیشم پێم وایە لە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی سەرۆکایەتی لای جەنابی سەرۆکی زانکۆ لە مۆزەخانەیەک ئەم کارە بە تایبەت ئەمێنێتەوە حەز دەکەم بێمە سەر بابەتی کارەکە بە پێوەری 193 سانتیمەتر دروست کراوە بە بەرزی زیاتر لە 97 سانتیم بۆ سەرەوە ئەمە کاری هوەری CNC بە کۆمپیوتەر ئەبرێ خۆشببختانە من بەم شێوە
پەلێشم لێ کردووە حەزم کرد کارێکی وە ئەنجام دەم حەزمە کرد هەموو زانکۆکەم دروستکە بەڵام دیارە دەرفەت بەدەستمەوە نەبوو بە پێویستم زانی دەواازەکە دروستکەم دەواازەکە تایبیت بکرێت لەو وێنە و لەو کارانەی بۆ نمونە جەنابی مام جەلال وتارێکی وتەیەکی جوانە کە ڕێ ئەگەر سیاستم نەکردا حەزم دەکرد مامۆستای زانکۆ بوومایە ئەرکی سەرشانی منە کە ئەم کارانە ڕوون کەمەوە یاخود دیزانی ئەم دەواازەیە تایبەتمەندی خۆی هەیە بۆ منە لێرە ئەم خانانە هەیە ئەوە تعبیرە لە گوێ وەرگتن منیش بە هەماشەوە تەفسیرم بۆی کردو و بتوانم کارێکی وە ئەنجام دەم لە تەنیشتیا قەڵەمێکم هەڵواسیە لێرە زانست دیارە ئەبێت زانست و معریفە و وەرگتن ڕۆڵی سەرەکی هەبێ هیوادارم ئەو قەڵەمە لە بن گوێم نەبێ لە بین هەردوو پەنجەکانم بێ دەستخۆشیت لەکەین کە کار و پرۆژێکی زۆر جوان لە بەشەکەی خۆتا کۆلێژی پەروەردەی بناڕەتی کارت لەسەر کردووە پرسیار لەسەر ئەوەش بکەین لەم ڕۆژەیە ئێوە وەکو خوێنکاران پەیامی تۆ چییە بۆ خوێنکارەکانی قۆناغی پێش خۆت کە بتوانن بە شێوازێکی زۆر زۆر باش زمانی خۆیان خۆش بێت کاری زۆر باشی لەسەر بکەن کە لەم کۆلێژە تەخەروجیان کرد بتوانن لە ئایندەیە خزمەتێکی زۆر باش بکەن بە خۆیان و بە کۆمەڵگەکان لەبەر ئەوەی یەکەم زمان کە پێویستە یعنی ئێمە وەکو نەتەوەی کورد گرنگی پێبین زمانی دایکە دوجار زمانی دووەم کە ڕاستە زمانی بیانی زمانی ئێرانی با بڵێن زمانی عەرەبیش گرنگە بەڵام ئێمە لە پاڵەوە بتوانین زمانەکانی تر گرنگی پێبین زۆر زۆر تایبەتمەندیە پەیامی تۆ چیە لەسەر کارکردن لەسەر ئەم چالاکی و بابەتانە من بەم تەمەنەوە کە هاتوون خوێندوم هەڵبەتە مەبەستێکی تایبەتمەیە بۆ تێگەیشتن لە زمانی کوردی زمانی کوردی زمانی هەموو ئینسانیەک زمانێکیە کە ناوی زمانی دایکە من کە خاوەنی زمانی دایکم هیوادارم هەموو خوێندکاران کاتێ دێن بۆ خوێندن تەواوی کەسایەتی خۆیان ئامادە بکەن بۆ وەرگتن لە زمانەکەیان ئەگە هەر زمانێک وەرگن ئاساییە بەڵام ئەگە تایبەتمەندی زمانی دایک بێ ئەبێ کاریگەریمان هەبێ بە تایبەتی ڕێیم لە تەواوی ئەوە هەیە پەرتووک ڕۆڵێکی گەرنگە بینیە هیوادارم خوێندکاران ڕوو لە پەرتووک بکەن ڕووکردن لە پەرتووک وەرگردنی فەرەنگێکی گەورەیە لە مێشک تا هەڵی ئەگری ئەتوانی کاریگەری گەورەتر ئەنجام بدەیت هیوادارم کورد ببێ بە خوێنەر ئەوەی کە لێرە و لەوێش کە با بڵێن ئەم چالاکیانە بەڕێوە دەچێت خوێنکاران بە ئاسێکی زۆر زۆر باشەوە کاریان لەسەر کردووە دەستخۆشیتان لەکەین دووبارە سپاس بۆ ئێوەی خۆشەویست